بەداخەوە خەڵکێکی زۆر بێزار بووە لە دەنگی ماتۆر کە بە نوقمەیەکی کەم خەڵکیان بێزار کردووە هەمووشی نییە و خەڵک ئێستا کوشتن و بڕین لای بووە بە ئاساییدا بە تۆڕە کۆمەڵایەتەکان و بڵاوێکاتەوە و ئێستا خەڵکێکیش بەڕاستی ئێستا دزیش پێیا بۆ خەڵکێکی زۆر دزیەکە ماڵێکی ماڵی خەڵکیان زۆر بڕیوە لەم کات و ساتە داواکەین لە ێزەمنیەکان کە بەردەوامن و بەردەوام بەناو شاردا بسوڕێنەوە بۆی کە خەڵک کوشتن و بڕین کەم بێتەوە ئەم دیاریدە ناشرینانە نەمێنێت بەڕاستی دیاریدەیەکی زۆر زۆر ناشرینە کە ڕۆژانە برین فلان کەس کوژرا فلانە کەس بریندارە لەسەر دوشتی بەستیت خەڵک شەڕەکە ئەمانە ڕووی زۆر ناشرینە ناو کۆمەلگا. دوێنێ کۆبنەوەی کرا بڕیاردراوە کەسانی کە لە یاسا دەرەچن دەست بەسەر بکرێن یاخۆ دەستگیر بکرێن ئەمە تا چۆن بڕیارێکی باشە؟ ئەمە بڕیارێکی زۆر زۆر باشەوە من داواکەم لە ێزەمینەکان و لە ئیدارەی گەرمیان ئەوانەی کە شت تیژەکەن هەنێشتێ مەمنوع بکرێکە تیژی نەکەن چونکە بەڕاستیەوە زۆر زۆر خەتەر ئەگەر ئەو شتە تیژانە لە بازاڕان نەفرۆشتێ دەستی فلان و فیسار ناکەوێت کە شڕی پێ بکە کەسێکی پێ بکوشێ هیوادارم لە ئیدارەی گەرمیان و لە ێزەمینەکان ئەو شتانەی کەوا تیژن بۆ کوشتن بەکاردی قەدەغە بکرێت لە بازاڕە.